بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هەروەکو پێشتر بڕیارمان نابوو کە بابەتی مامەڵەکردن بە پارەوە تەنها پیاو ناگرێتەوە، بەڵکو ئافرەتیشی تایە بگرە ئافرەت لە هەموو خێری پیاوەکەیە بەشدارە، چونکە هەموو ئەو ڕەنجی پیاو ئەیدا بە پشقایمی لەوەی کە لە ماڵەوە کێشەیەکی نییە و خێزانێکی ماڵداری هەیە کە نایڵێت تووشی کێشە بێ لە پەروەردەکردنی مناڵ و بەڕێوەبردنیە. بۆیە خۆشەویستەکەم لەم ڕۆیە باسی ماڵداریەکەین کە تایبەتە بە ئافرەت چۆن ئەبێ ئافرەتێکی ماڵدار بێ، چۆن ماڵداری یعنی چی، بەچی ئەوتری ئافرەتێکی ماڵدار و خانەدانە، چونکە ئەم کەلیمەیە کە بە باڵای هەموو کەسێکان ئابڕێ. خۆشەویستم، ماڵداری دوو تەوەرەیە. یەکیکانەوەیە کە چۆن نەتوانی ماڵی پیاوەکەت بە شێوەیەکی جوان کە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته والمرأة راعية في بيت زوجها. ئافرەت شوانە لە ماڵی مردەکەیە، واتە ماڵداریە کات. ئەمە چۆن ئەتوانێ ئیداریکە، ئەم پارەی کە پێیانە چۆن ئەتوانێ پێی بەڕێوە بچن، چۆن ئەتوانن بەشیان کات، چۆن ئەتوانن لە پەراوێزی ماڵەکەیان عەیب و عاریان نەیەتە دەرەوە، پێویستیان بە غەیری خۆیان نەبێت. ئافرەت چۆن ئەتوانێ ئەمە بکە؟ ئەمە خاڵێکی گرنگە، پێی ئەوترێ ماڵداری. خوای گەورە بەوردی باسی ئەمەی کردووە، فەرمێ وەکولوا وەشڕەبوو وەلا توسریفوا، فەرمێ بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن. چۆن بتوانی لە ماڵەکەی خۆتە بەقەدەر بەڕەکەی خۆ پێ ڕاکێشیت و تووشی گوناه و تاوان نەبیت. ئەمە لە یەک کلێنسەوە دەست پێ ئەکا کە قاپەکەی پێسڕیتەوە. پێویستە بە دوان نەبوو دوان ڕامەکێشە، پێویست بەو نقطەی ئاوەی کە پێویستە پێی نەبوو بیگرەوە، ئەو کارەبایی پێویستت پێی نەبوو خامۆشی کە، ئەو خواردنەی پێویستت پێی نەبوو لێی منێ. لە پێویستی زیادی خۆتان مەی خەرە سەر مەنجەڵەکە و دوایی مەی خەرە ناوتەنەکەی خۆڵەکەوە. لە پێویستی زیادی خۆت مەکڕە، ماڵەکەت پڕ مەکە لە فەخفۆری و تەنتەنە و عەنعەنە و تەتکەی مناڵان، ئەمە هەمووی جوانە و حەزم لێی بوو. ئەبێ ئافرەت حسابی ماڵ کات، چۆن بتوانێت ئەوەی کە پێویستی پێیەتی بیهێنێتە ماڵەکەوە و ئەوەی کە زیادە لە خۆی بە دوورخا. بەڵێ ئەمەش مانای ئەوە ناگەیەنێ کە نیسانێ هەیبوو شوێنەواری نیعمەتەکەی پێوە دیار نەبێ. ئافرەت لە ماڵی خۆیان هەموو پێداویستی ماڵی خۆی هەیە. ئەمە پێوتێ پێداویستی، پێی ناوتێ کەمالیات، پێی ناوتێ فەضەلات، پێی ناوتێ شتێک لە خۆی زیاتر بێ. بۆ چکە ئین الله يحب أن يرى أثر نعمته على عبده. با هەموو جانی خشڵ و ئاڵتون بێ، خوا پیرۆزی بێ، بەڵام نەچێتە بابی ئیسرافەوە و ئاگای لە حەقی خوا و حەقی فەقیر بێ لەسەری. بۆیە كلوا واشربوا وتصدقوا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بیشی بەخشن، هەر ئەوە نەبێت تەنها دەستان بە خۆتانەوە بێ و دەستان بە فەقیر و دەستان بە خەڵکێکی ترەوە نەبێ. ئەمە طەیباتە خوای گەورە پێداون. بۆیە باشترین شتەوەیە کە ئینسان بتوانێت دەست بەسەر ئەم ماڵەیە زۆر بەوردی مامەڵی لەگەڵا بکات. ئەها علەمانە فەرموون حتا لەسەر ئاوێکی ڕۆیشت و ئیسراف هەیە ئەگەر ئینسان زۆری لێ بەکارهێنا. سبحان الله، علەمایان چەند لەم بابەتەیە ورد بوونەتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕۆژوو شکانوە چەند دەنگە خورمایەکی خواردووە، لەمە زیاتر پێویستی پێی نەبووە. لەبەرەوە هەرچیەکیشی خواردووە بەقەدەر خۆی خواردووە، بەقەدەر برسێتێکی خواردووە. ئەگەر لێ زیاد بوو چی لێ بکە؟ می خەرەتەنەکەی خۆڵەکەوە. کەسی تر نییە بیدەیتێ هەر نەخێر، ئەی تەیر و تیور نییە، پشیلەیەک نییە لە حەوشەی ماڵەکەتانە پێی ببەخشی. بۆیە نابێ کەس دەردەسی موسڵمان بێ ئومێد بێ، ئەبێ هەموو کەسێک کە چاوی لە دەسێتی ئەبێ ئەوەی کە کەفا بالمەرء ئیثما ئەن یضیع من یەقوت، ئەمانەش قوتیان لەسەر تۆیە. ئەوەی کە لە ماڵەکەیایە، ئەوەی کە لە دەرەوی ماڵەکەیە، ئەوەی کە بەسەر تا ئەگەڕێ بە هەمان شێوە. بۆیە ئافرەت دەبێت دایمە چاوی لەوە بێت بڵێ خوای لێو بەزیا بێ، شکر بۆ تۆ، سوپاس بۆ تۆ، ئەم ئێوارێش تێرمان خوارد. چۆن بتوانێت ئافرەت ئەم قەناعەتەی هەبێ، سەیری سەرەوە نەکە ماڵی فڵان کەس هەموو ڕۆژە لە مەطعەم نانەخۆن، ڕۆژویان هەمووی لەوەیە، هەموو ساڵێ دو سێ جار سەفەری دەرەوەکە. ماڵی فڵان کەس هەموو هینە لەسەر مۆدیل قاپ و قاچاخ و هینەکانە گۆڕن، چ جای ئەساسی ناو ماڵیان بەداخەوە. لا تنظر إلى من هو فوقك فذلك أجدر ألا تزدري نعمة الله عليك، انظر إلى من هو أسفل منك. بزانە خەڵک چ وەزعێک ئاژی، بزانە خەڵک نان نییە بیخوا، ئاو نییە بیخوا، جلو بەرگی نییە،
هەتاوەکو فەقیرێک بەیاد نەکەی بە سەیری ئەوە بکەی مناڵی فڵان کەس لە مەکتەبێکی ئاوا خوێنێ مناڵی منیش ئاوایە خۆشەویستم قەت خۆ بە خەڵک بەرابرد مەکە ماڵی تۆ ماڵێکە تەبایی تایە خۆشی تایە بۆیە ئافرەت ئەگەر ئاوا بوو پێوترێ بەبەش ناڕەزا لە خۆی بێزارە تۆ دایم لە خۆت خواردتر بنوارە کە ناعیلاجی ڕووی کردە ماڵت حەریفی دایکت دەکەی بە خاڵت پیا و قەرزی کۆن و خزمی دوور وڵات دێنێتەوە بیر گەر زۆری بۆ هات بەڵێ باوانە بێ ئەوەی کە هەتە بیبەخشیت و یاخود سەرفی کەیت و دوای اینجا بگەڕی بە دوای ئەوەی کە لە ماڵەکە تا هیچ نەبێت نەخێر ئافەتی عاقڵ ئافەتی ژیر ئەوەیە کە دایمە لە ماڵەکەیە مەخزوونێکی هەیە شتێکی داناوە احتیاطێکی خستووە بۆ ڕۆژێکە پیاوەکەی نەخۆشی پێویستی پێیە بێت ئەها خۆشەویستەکانم ئەم تەوەکولەی سەحابە هی بۆ دایکانی موسڵمانان هەیان بووە بەڕاستی بەیەمە ناکرێت ئێمە کە زۆرمان بۆ هاو ئیتر لە سنوور دەرەچی چی ئەتوانێ وەکو دایکە عایشە بێ بیری لای خۆی نەمێنێ لە کاتێکا خوشکەزاکەی عەبدوڵای کوڕی زوبەیر 100,000 دەرهەمی بۆ نێرێ 100,000 دەرهەم بەدەم خۆشە ئێوەزان لەو کاتەیە چیلۆیە گۆشت بە 1 دەرهەم بووە جەبزان 100,000 دەرهەم چی کردووە ئەفەرمێ تا ئێوارە هەمی بەخشیەوە بەڕۆژوش بوو ئێوارە بە ئومزەڕی فەرموو تی خواردنەکەمان بخۆین ئێوتی با 1 دەرهەمە گلبایەتەوە بمانایە بە چیلۆیە گۆشت و نانی ئەم ئێوارەیەمان پێ بخواردایە ڕۆژەکەمان پێ بشکانایە تی وەڵای لێم عاجزمە بە بەخوا ئەگە بیرە خسمایەتەوە ئەم کرد یعنی لە تاو فەقیر بیری خۆی چۆتەوە ئینسانەگە برسی بوو زیاتر بیری خەڵکێکە بێتەوە بەڵام خۆی قەت لە بیر ناچێ بەڵام دایکە عایشە سوبحانە لەو کەسانە نەبوو بۆیە بەڕێزەکانم ئەگە بتوێت چاو لەم ئافەتانە بکەیت ئەبێ بەو ماڵە ڕازی بی کە ئەمانتیا ڕازی بوون کە ئەمانتیا ژیان ماڵەکەی عایشە هەموو ڕۆم و فارس لێ ترسان و حسابیان بۆوە کرد هەموو چواردەوری ماڵەکەشی لە ژووری میوانە بەتاڵەکەی تۆ کە ساڵی جارێک لە جەژنە و جەژنە خەڵک ڕیتیەکە بەڵام پڕە لە فەخفوریات و پڕە لە ئەوەی کە چاو تێرەکات هەموو ماڵەکەی دایکە عایشە ئەوە نەبوو بەڵام چونکە دڵی گەورە بوو چونکە دڵی دەوڵەمەند بوو پارەشی هاتە دەست ئەیود من ئەبەخشم خوای گەورە پێمە بەخشێتەوە جوێی لێ نەبوو بەڵێ ئافەتێکیان هێنا جارێکیان لە عەراب فەرمێ زۆر پارە دەربوو ئەگاتان لێی بێ پارە بەخشین معنای ئیسراف نییە وریا بنەوە ئەگەر ئینسان زانی پارە لە کوێیە بەکارەهێنێ پێی ناوتە ئیسراف مشکلە ئەوەیە پارە تەخشان و پەخشان کرێ کە زۆر جار ئێمە گیرمان بەدەست ئەمەوە خواردووە ئافەتێکیان هێنا لە عەراب زۆر پارەیە بەخشی زۆر دڵواڵا بوو تیان کاکە ماوەیەک دەرگای لەسەر داخن با هیچی نەبێت تۆزێ برسی بێ ئەو کاتە قەیری عافێتە زانێ دوای ئەوەی کە برسێکی چێشت ئەنجا هێنایانە دەرەوە تورەکەی پارەیاندا ئینجا وتیان دەبڕۆ پارە ئاوایە برسێتی ئاوایە هەل لە ڕێوە کە چووە دەرەوە کەسێکی خاوەن پێداویستی بینی پارەکی کردە دەسێەوە ئەی وتیان ماڵمان وێران بێ خۆ تۆ هیچ بەندێ وەرنەگرت لەوەی لەگەڵمان ناکردی وتی من ئەوەی ئەم کرد پێشتر تامی برسێتیم نەچشت بوو ئەنجا کە تامی برسێتیم چێشت دوو ئەو نە لەمە دوا پەرۆشە بم بۆ فەقیر و هەژار تۆش خۆشەویستم لە ڕەمەزانە تامی برسێتیە چێژیت ئەزانیت خەڵک ئەمڕۆ چ وەسعێکە هاشی ئەزانیت ئەمڕۆ کەسێک پیاوێک لە غەزا ماڵ و مناڵی هەمووی لە دەستداوە پارشێ و لەسەر ئاوە کاتەوە ئێوارش لەسەر ئاوەی شکێنێ من و تۆش سفر ڕیزەکەین لەم سەر بۆ ئەو سەر ما لەدەوە تابی تایە ئەوەی کە لەسەر سفرەکەی ڕوبعێکی بە زەمان ناخورێ چۆن دەستمان بچێتە ئەو خواردنە لە کاتێکە خوشک و برا و کەس و کار و مناڵی موسڵمانانی ئێمە پێویستیان بەمەیە چاومان لێیانە بۆیە کاتێک دەستە بر بۆ نانێ سواسی خوای گەورەی لەسەر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ معروف ئەوەیە کە لە دەفری خۆت خەیتە ناو دەفری براکەتەوە چەند شتێکی بەسیتە ڕەسیدێکی بۆ نەخەڵکەی پارەیەکی بیتێ ئەگەر ئاوتان هەبوو بەشی ئاوەکەی خۆت چەندێکە مەنجەڵەکە لەگەڵ یا بکەی بە دوو کردەوە
شلەکەی بۆ بنێریت مەستاوێکی بۆ بنێریت ئەوەی کە کوردەواری هەیانە لە کلاسیکی کوردیا بەسە دراوسێکانە بیژێڕیت ئاوێکی گۆشتان هەیە خواردنێکی تایبەتتان هەیە ئەبێت هەموو ئەمانە بەسەرکەیتەوە ئەبێت چاو لە هەموو ئەمانە بێ و برزانی خەڵک ئەیا لە دەرگاکەت مادەم ماڵداریت مادەم ماڵت هەیە جا میوانیش ڕوتیەکە جا ئەوەی کە لەبەر دەرگاوە دەسێ لێ ئەگرێتەوە ئەها ئافەتەکە تا لەی پێغەمبەری خۆتی پێغەمبەری خوا من خەڵک ڕووم تێیەکات هیچیشم نییە لە ماڵەوە چی بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بوجەیدی فەرمی بوجەید هەر کەسێ هاتە بەردە ماڵەکەت بی دەرێ ئەگەر سمە سوتاوێکیش بێ تخوا سم خۆی ئەبێت چی بێ سم پێی ئاژەڵە ئەنجا برش سووتێ فەرمی هەربی دەرێ ئەها میوان ئەوەی هاتە بە دەرگاکەت ئەمەی لە تۆ ئەوێ بۆیە زۆر جار پیاو ئاگەی لە ماڵ نییە ئاگای لە حاڵ نییە نازانێت چێ هاو چێ ڕۆی ئافەت ماشەڵا وریایە بۆ ئەم شتانە ئەزانێ چێ شووی کرد چێ ژنی هێنا چێ فەقیرە چێ دەوڵەمەنە چێ چەند وەرەگرێ هەموو شتەکانە زانێت لەبەرەوە مەفروزە ئاگای لە خەڵکەکەش بێ ئەگەر خۆشی پێی نەکرا بە پیاوەکەی بڵێ پیاوەکە زانیت فڵان کەسمان پێویستی پێیەتی فڵان خوشکەزای خۆت فڵان برازای خۆت فڵان دایکت فڵان باوکت فڵان کەست هەمویان پێویستیان بەدەستی تۆیە تۆ لەبەر مەشغەڵت ئاگای لێیان نییە من ئاگام لە وەزعیانە قەرزارم ئاگام لە وەزعیانە نەخۆشیان هەیە من ئەها توانیت بڵێ ئەمە بە تۆ ئەکرێ کە کەسێکیش دێتە ماڵەوە دیسان پیاو زۆربەی کات ئاگای لە بە دەرگا و لە ماڵ نییە لەبەرەوە میوانداریەکەشە تۆیکی بەخوا نەک هەر ئەمە ئەگەر ئافرەت لە ماڵەوە ڕووی خۆش نەبوو بخوا ماڵەکەش بە کەڵک نایەت هەموو جارە بە ڕەحمەت بێ ئەموو باوکە ماڵ ڕووی خۆش بێ باش هەیان ئافرەت پێی بخوا کوڕم ئافرەت ڕووی خۆش بێ باش ئەگەر ماڵە ڕۆ قیبلە بوو بەڵام خێزانت پشتی لە قیبلە بوو پشتی لە میوان بوو هیچ بۆ ناکات بۆیە ضرورە ڕووت خۆش بێ ضرورە بەدەم خەڵکەوە بچی بەدەم میوانەوە بچی بەدەم کەس و کارەوە بچیت و ئاگا لە هەمویان بێ میوان نایەوێ سفرە ڕەنگین بێ میوان نایەوێ سفرە ڕەنگین بێ نانت جۆیین بێ خوڵکت گەرمین بێ خزم بەکاری قیامەت نایە معلومە دنیا هەر بۆ دنیایە بەڵێ چیت بۆ کردووە بۆ ئەم خەڵکانە بۆ ئەم ماڵداریە تۆ ماڵێکی ئێستاکەنە یەکەیەک لەم کۆمەڵگایە پێکێناوە کچی من باوکی من بێ ئەگەر لە ماڵی خۆت بێ ئەگەر لە حاڵی خۆت بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئافرەتەکانە فەرمێ یا معشر النساء تصدقن ولو من حلیکن فەرمێ ببەخشن حتا ئەگەر لە ئاڵتوونەکانی خۆتان بێ چەند ئافرەت دایناوە مانگانە یاخود ساڵانە لە زەکاتی ئاڵتوونەکەی ببەخشێ چەند کە ئافرەت دایناوە ئەو پارەی کە ئیدا بە هەوا و بە ئینتەرنێت و بە مۆبایڵ و بە خەتا مانگانە بڵێ بەقەدەر ئەوە ئەبەخشم چەند ئافرەت دایناوە کە موچە خۆرە بڵێ من لە موچەکەی خۆم مانگانە ئەو نەخەمە لاوە چەند ئافرەت دایناوە کە میراتێکی بۆ بەجێماوە بڵێ ئەمە ئەکەم بە خێر بۆ گۆڕەکەی باوکم بۆ گۆڕەکەی دایکم چەند ئافرەت دایناوە ئەگەر جلێکی زادەی مناڵەکەی هەبوو بیبەخشێت فڕی نەدا بیدا بە دراوسێکی بیدا بە کەس و کارەکەی چەند ئافرەت دایناوە ئەو نە ماڵدار بێ ئەو نە ئاگای لە پیاوەکەی و لە خۆی و لە میوان و لە حاڵی بێ تۆ کڵی شووتێکەکە فڕێ ئەدرێ فڕی نەدا بیکا بە مرەبە فکرێکی بەسیتە ئەو شتە مادانەی کە دیسپۆزەبڵن لە ماڵەوە ئیشی پێی نابێت و فڕێدا بیکا بە ئینجانە و بیکا بە گوڵدان و بیکا بە شتی چنین ماڵی پێبڕازێنێتەوە واللهی ماڵی واچیت هەر حەزەکەیت لی دەرنەچیت ماڵی واشەیە بەداخەوە تەنها بە دیکۆرات ڕازێنراوەتەوە حەز ناکەی دەسی ئافرەتەکەی تایە دەسی کەیبانووی تایە حەز ناکەی ئەم ماڵە حەزەکەی ئەم ماڵە کارەکەری تایە کەیبانووی تیانە زۆر ماڵیشە چیت هەر لە گوڵ و گوڵزار و لە دەرەوە دڵتەکرێتەوە ئەم ئافرەتە چۆ بۆ هەر شوێنێک لقێکی گوڵی لەگەڵ خۆیان هێناوە لە ماڵەکەی خۆیان چاندوێتی خزمەتی گوڵەکانەکە کە ئەچیتە ناو ماڵەکەەوە هەز بە ئاوەدانیەکەیت ئافرەت لە ماڵەوە پەنفروزە ئەم ئیشانی هەبێ ئەم کارانی هەبێ و بتوانێت دەستباری مێردەکەی بێ هەندێک ئافرەت خۆی گەورە پاداشی خێریان باتەوە بەسەر ئەرک و ماندوو بوون و ئیش و کاری ناو ماڵە کە ڕۆژانە دووبارە ئەبێتەوە لەگەڵ ئیش و کارێکیان هەیە
جایان لە دەرەوەیان لە ماڵەوە ئیکەن، ئەوەی کە دەستڕەنگینە، ئەوەی کە ئیشێکەکە، ئەوەی کە چنینێکە، ئەوەی کە کارێک لە ماڵەکەی خۆیان ئەکات و دەستباری پیاوەکەیە بێ، ئەمەش جێی دەستخۆشیە، ئەمەش هەر بۆ خۆی بە سەدەقە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بۆیە نووسرێ. ئەها ئافرەتێکی وەکو ڕائیتا کە سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشەکات، جارێکیان پیاوەکەی پێڵێ ئافرەت ئەگەر ئەم کارە بکەیت و تەنها ئەم پارەی تۆش بەشی مەسرەفی خۆمان بکات، بەڕاستی من حەز داکەم ئەم بکەیت و خێرە نەگا. ئافرەتەکەش زۆر لە سەدڵی قورسە بێ بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا من ئیش و کار و کاسبی یەکەم، پارەکەشم لە ماڵ و مناڵەکەیان سەرفەکەم، لە مێردەکەما سەرفەکەم، هەر بەشی ئەوانیش ئەکات، خێر مەگا. چەند بەدەم خێرەوە بوون، چەند خەمیان بووە کە ئەم خێری کە ناومان ناوە خێر هەموو کونج و کەلەبەرێکی ژیانیان بگرێتەوە بچێتە ناو هەموو جونگەکانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ أنفقي عليهم فإن لك في ذلك أجر ما أنفقت عليهم. فەرمێ تیانە سەرفکە، هەر چیەکەت سەرف کرد هەر هەمووی ئەجر و پاداشت بۆت ئەنووسرێ. بۆیە خۆشویستەکانم، یەکێ لە کارە گەورەکان ئەوەیە کە ئافرەت بتوانێت لە ماڵەکەی خۆیان کارێ بکات، ئیشێ بکات، بەرهەمێکی هەبێ، ئەگەر فرۆشتیشی بە دەرەوە کاتی خۆی ئافرەت لە ماڵی مێردەکەیە فەلاحەتێ کرد، ماڵداریە کرد، ئاژەڵداریە کرد، ماستی هێنا ئەی فرۆشت، کای هێنا جوێیە کرد، هەرچی بە کشت و کاڵ و بە ئاژەڵداری بکرایە کە ئیشی دوو وەزارەتی گەورەیە، باوەڕم پێ بکە ئافرەت لە ماڵەکەی خۆیان کرد. وادامەنیشە بە دەسی بەتاڵ، تا نەگری مەمەک نادرێ بە مناڵ، بە کەسێک ئەڵێن ئەقلی تەواوە، خەمی نان بخوا شووتی هەر ئاوە، من توێکڵە شووتیم کرد بە مرەبا، خەڵک ئەی خاتە ژێر پێی خەڵک ڕەت ببا، ئەوەی خەریکە دۆستی خۆی بخا، کاتێکت زانی وەک دیوار ڕووخا، ناتەواوی هۆی قڕە و جەنجاڵە، ناتەواوی هۆی قڕە و جەنجاڵە، بەڵام سفرەی پڕ هێ منی ماڵە. کورد دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە، مامۆستا پیرەمێردیش کوردی ڕەسەنی خاوەن پەندەکانە فەرمێ بەڵام سفرەی پڕ هێ منی ماڵە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.